كاتر فرمي وجعلنا فيها رواسي شامخات وأسقيناكم ماء فراتا وتلزويدا شاخي برزمان داناو ئاوێکی سازگارمان پێبەخشیون پاکی و بێگەردی بۆ پەروەردگار کە هەر تابلۆیەکی ئەم ژینە نمایشی جیلوەیەکی گەورەی دەسەڵات و دانایی و شارزایی بێسنوورێتی. ئەگەر ویستت هەڵ و ڕەفیقێک تاقی بکەیتەوە بیناسی ڕۆڵە سەفەری لەگەڵا بکە. سەفەر مەعدەنی ئینسان دەردەخا. حتا ئەڵێ بۆیە بە سەفەر ئەڵێن سەفەر لەبەر ئەوەی هەموو شتەکان دا ئەماڵێ. ئەگەر ئافرەتێ سەرپۆشتی بەسەرەوە نەبێ ئەڵێن سافرەیە، یعنی سەری ڕوتە. سەفەر مەعدەنی ئینسان دەرئەخا. ئەو مەزەرەی من ئەیدەم بە تۆ شێوازی دەرەوەم ئاگاو لە جەوهەر و مەخبەرەکەم نییە لە ناوەوە، بەڵام لە سەفەرەکە دەرەکەوێت. تۆ لە سەفەرەکە نەخۆشی، من تەحملی تۆ ناکەم. تۆ حەزت لە ئاوی ساردە، من حەزم لێی نییە. تۆ حەزت لە سپلێتە، من حەزم لێی نییە. تۆ لە حەزت لە چای کاڵە، لە چێشتی بێخێیە، من بە پێچەوانەی تۆوە. تۆ حەزت لێ بڕۆین، من حەزم لێ دانیشم. ئەها دیقەت ئەدەی ڕەفیق لە سەفەرە تاقی ئەکرێتەوە. زویش ئەلێفەنی خوا عەفی بکایە خوا مەکی عەبدوڵڵا تەمسیلێکی کرد هاوڕێ و نیو. کوڕێکی هەبوو ڕۆژانە ئەچوو ئەهاتەوە هەرچی پێبوو خەرجێ کرد بۆ ڕەفیقەکانی. باوکی وتی ڕۆڵە چەند ڕەفیقەیە؟ وتی 50 ڕەفیقم هەیە. وتی چۆنن؟ وتی باوکە وێنەیان نییە لە دنیا. وتی باوکەی تۆ چەند ڕەفیقەیە؟ وتی وەڵام من هاوڕێ و نیوێکم هەیە. ڕۆژێک بە کوڕەکەی وت ڕۆڵە ڕەفیقەکان و تاقی بکەینەوە. وتی مەڕێکی سەر بڕی لە ماڵەوە، مەڕ خوێنەکەی لە دەوری حەمام و حەوشەکە ڕژان، مەڕەکەی برد لە حەمامە، مەوجێکی پیادا، جاژمێکی پیادا و ئەوانە وتی بڕۆ بە ڕەفیقەکانی بڵێ لە دەستم دەرچووە پیاوێکم کوشتووە وەرن لەگەڵما با جەنازەکەی بەرن شتێکی لێ بکەین و فریام بکەون. ئەمیان تی بڕۆ بابە، ئەوان تی بڕۆ بابە، بۆ تووشی دێچەڵێکمان ناکەی. باوکی وتی دە من بڕۆ بەلای نیو هاوڕێکم فڵانە کەس بڵێ باوکم وتی پیاوێکم کوشتووە جەنازەکەی لە حەوشەکەی خۆمانەیە فریام بکەوە. ئەڵێ کاورە پێڵاوەکانی هەڵنەکێشە، ڕای کرد لەگەڵ کوڕەکە هاو بۆ ماڵە. وتی ها حاجی فەرموو. وتی وەرە دانیش. وتی نا با بڕۆین چی بکەین؟ وتی وەرە دانیش. وەڵا اینجا مەڕەکان دەرهێنەوە پاکی کرد و گۆشتی باشی برژان بۆ ڕێفڕی ڕۆڵە ئەمە هاوڕێ ئەمەیە لە تەنگا نابێ بە هاوارتەوە. گەنجی ئەم ڕۆژە نازان هاوڕێ بگرن. دەنگی کۆمەڵ منهەجی پێغەمبەران و زاهیدیەتی پیاوچاکان و ویقاری خوشکان و دەنگی کۆمەڵ بەرماڵی خێرخوازانە. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين آمين. بسرانی بەڕێز و خۆشەویست و قەدرگران، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار لەسەر هەموو لایەکمان بێ و خوای پەروەردگار عاقبەت خێرمان بکاتن و خوای پەروەردگار سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکاتن. خوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی تاعەت و عیبادەت و خوا پەرستیەکانمان لێ قبول بکاتن و قەڵەمی عەفو بەسەر گوناه و تاوانەکانماندا بهێنێتن، بە موسڵمانی بمانژێنێ، بە موسڵمانی بمانمرێنێ، بە موسڵمانی زیندومان بکاتەوە ئینشاء الله تعالی. خۆشەویستانم لە خۆشحاڵم کە لە بەرنامەکەتان بەرنامەی بەختەوەری بە خزمەتتان دەگەمەوە. خوازیارم کە خوای پەروەردگار بەختەوەری
دنیا و قیامەتمان بکاتن و سەربەرزی دنیا و قیامەتمان بکاتن و خوای پەروەردگار عاقبەت خێرمان بکاتن و لە بەهەشتی پان و بەرین کۆمان بکاتەوە. خۆشەویستان، هۆکاری بەختەوەری زۆرن، بەڵام یەکێک لەو هۆکارانەی کە زۆر زۆر گرینگە کە ئینسان ئەگەر بیەوە بەختەوەر بێ با ڕازی بێ بەوەی کە خوای پەروەردگار بە قسمەتی کردووە، دەبێتە دەوڵەمەندترین کەس و بەختەوەرترین کەس. خۆشەویستان، دووبارەی دەکەمەوە، هۆکاری بەختەوەری زۆرن لە دنیا، بەڵام بەهێزترین و بە قووەترین خاڵی بەختەوەری ئینسانەکان ڕازیبوونە بەوەی کە خوای پەروەردگار بە قسمەتی کردووی. هەر ئینسانێک لە ژیانی خۆیدا ڕازی بێ بەوەی کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بە قسمەتی کردووە، ئەوە بەختەوەرترین کەس دەبێت. ئەوەی کە خوا بە قسمەتە تۆی کردووە، تەماشە دەکەی مقابلی تۆ خەڵکانێکی زۆر هەن بێبەشن لەوەی کە خوای پەروەردگار بە قسمەتە تۆی کردووە. واتە خوای پەروەردگار نیعمەتەکانی خۆی هەموو نەداون بە عەبد و بەندەیەک، بە گوێرەی حکمت و لێزانینی خۆی خوای پەروەردگار دنیای تەوزیع کردو بەسەر عەبد و بەندەکانی خۆیدا. ئیوا هەیە زۆری پێداوە، ئیوا هەیە کەمی پێداوە، ئیوا هەیە علمی پێداوە، ئیوا هەیە شکل و شێوەی جوانی پێداوە، ئیوا هەیە باڵای بەرزی پێداوە، ئیوا هەیە قووەتی پێداوە، ئیوا هەیە قسەزانە. هەر یەکەی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا کۆمەڵە نیعمەتێکی پێداوە. لێراندا خۆشەویستانی خۆم زۆر گرینگە ئینسان ڕازی بێ و قەناعەتی خۆی لەسەر ئەوە دروستکە بەوەی کە خوای پەروەردگار پێداوە لە جسم و لە شێوە و هەیکەل و لە ماڵ و منداڵ و لە خانوبەرە و لە سەیارە و مەرکەب. ئەوە زۆر گرینگە بزانی کە خوای پەروەردگار چی پێداوی لەو دنیایدا ئینسان قەناعەتی پێ بێتن و ستایشی خوای پەروەردگاری لەسەر بکات. خوای پەروەردگار تەبارەک و تەعالا دەفەرمێ فەخذ ما ئاتەیتوکە وەکن منە الشاکرین. ئەوەی کە پێمان داوی دەستی پێوە بگرە شکرانەی وەشکرانەی لەسەر بکە. ئەوەی کە پێمان داوی دەستی پێوە بگرە و شکرانەی لەسەر بکە. لەبەرەوەی شکرانە دائیمەن نیعمەتەکان زیاد دەکەن. خۆشەویستانی خۆم، ابن قەییمی جەوزی قسەیەکی جوان دەکات، دەفەرمێ نیعمەتی خوای پەروەردگار چێوین وەکو کەوی چیوی. کەوی چیوی ئەگەر بینی دەبێتە قەفەزێکی دەنا دەفڕی. دەفەرمێ نیعمەتەکانی خوای پەروەردگاریش چیوینە، دەبێت دەورەیان بە قەفەزێک بدەی بۆی کە نەفڕن. ئەو قەفەزە چیە؟ دەڵێ شکرانەکردنە. دەڵێ هەر نیعمەتێکی خوای پەروەردگار شکرانت لەسەری کرد، وەکو خوای پەروەردگار دەفەرمێ لە ئین شەکەرتم، دەفەرمێ چی؟ لە ئەزیدەنەکم، دەڵێ زیادیان دەکەی. یعنی وەکوی وایە کە ئەو کەوت قەفەزێک کردووە هێلکەت بۆ بکات و دوای هێلکەکان دەربینی و بیان کاتە باڕەکە و کەوی زیاد دەبن. نیعمەتی خوای پەروەردگاری شوایە کە شکرانەی نیعمەتی خوای پەروەردگارت کرد، دەفەرمێ لە ئەزیدەنەکم، بۆتان زیاد دەکەم، بۆتان زیاد دەکەم. کەواتە خۆشەویستانی خۆم، یعنی بەڕاستی ڕازی بوون بەوەی کە خوای پەروەردگار پێی داوین ئەوە نیعمەتێکی زۆر گەورەیە. ئینسان بەختەوەر دەبێتن. دائیمەن لە ئوموری دنیا چاو لە خەڵکی مەکەن. خۆشەویستانی خۆم، لە ئوموری دنیا چاو لە خەڵکی مەکەن. یعنی ئەوەی کە بۆ نمونەدەخانی کرێدایە با چاولەوەی نەکا کە مەسەرەن 8 خانی هەن بە کرێی داون. ئەگەر کابرا چاولەوەی بکات و بڵێ بۆ ئەمن وەکو ئەو نیم، گومانت نەبێ کە ژیانت لێ تێک دەچێ،
بەختەوەریەکە خوا حافیزی دەکات لە ژیانتدا. بەڵام ئەتۆ چاو لەو کەسەی بکە کە ئەتۆ لە خانی کرێدای کرێت پێدەدرێ الحەمدولیلا ئیوا هەیە خانووی بۆ ناگیرێتن بەکرێ لە بەرەوەی پارەی نیەکرێەکەی بدات و زۆرێک خەڵک هەن زۆرێک لەوان باشتری خوا الحەمدولیلا من زۆر بابچانیە من خانووی کرێم دەستکەوتۆ کرێم پێدەدرێتن جات و هەر نەقوستانیەک دەکە لە خۆت دەبینی ئەتو تەماشەکە لە ئوموری دنیا خەڵکی لە تۆ خراتر گەلێک زۆرن دائیمەن لە ئوموری دنیا تەماشای خەڵکی خوارە خۆت کە ژێرە خۆتکە کە خراپترن لە تۆ بەڵام لە ئوموری دوا ڕۆژ و قیامەت و دینداریدا تەماشای خەڵکی لە خۆت بەرزترکە ڕازیمە بە بۆندەی کە دەیکەی ئەوە بەختەوەرت دەکات لە ژیاندا. ئەگەر تەماشای سەلەفی ئەو ئومەتەکەین عالمە بەرزەکانی ئەوانەی کە ئێستانەکە بوون بە مەنارەیەک بوون بە عەلەمێک هەرچی کە خوێندەوار بێ دەیان ناسێتن قسەکانیان دێننەوە ڕەیەکانیان دێننەوە و ڕەئی و قسەکانی ئەوانە دەکەن بە پاڵپشتی بۆ چوونەکانیان لەوانە هەر لە جیلی یەکەم زۆربەی زۆری ئەو عالم و زانایانە فەقیر و هەژار بوون و پارە و پولێکیان نەبوو بیبەخشنەوە و خەڵکی لە دەورەی خۆ پێکۆکەنەوە خانوبەرەی جوانیان نەبوو وڵاخی سواری چاچیان نەبوو خزمەتکاریان نەبوون بەڵام تەماشە دەکەین لەگەڵەوەشدا بەختەوەرترین جیل بوون کە توانیویانە هەم بۆ خۆیان بەختەوەر بژین و هەم خەڵکیش خۆشگوزەران و خۆشبەختکەن بەو نسحەت و ئامۆژگاریانەی کە لە خەڵکیان دەکرد خوای گەورە بەرەکەتی خست بۆ تەمەنیان بەرەکەتی خست بۆ کاتەکانیان و جیلێکی مبارەک و جیلێکی بەبەرەکەت بوون خوای پەروەردگار تەبارەک و تەعالە وای لێ کرده بوون کە بۆ خۆشیان ڕاستەڕێگای هیدایەتیان دۆزی بووە و بوونە مایەی ئەوەی کە خەڵکێکی زۆریش هیدایەت وەربگرێ لەسەر دەستی ئەوانە. خۆشەویستانی خۆم تەماشەکە ئەمڕۆکە خەڵکێکی زۆر شەهادەی زۆر بەرزی بەدەستهێناون بەڵام بۆ خۆ تەماشە دەکەی نە بۆ خۆی بەختەوەرە نە خەڵکیشی بەختەوەر کردووە بۆ چونکە ماهیەتی خۆی ئەو ئینسانە لە خودی خۆیدا ئینسانێکی ناتەواوە ئینسانێکە لەسەر فترەت نییە ئینسانێکە نەیتوانیوە سوود و قازانج لە هیدایەتی ڕەب العالەمین ببینێت لەبەرەوە ئەو ئینسانە خۆشبەختی و خۆشگوزەرانی لە شەهادەکەی بینیوەتەوە کەوانیە شەهادەکەی بەدەستهێناوە و خۆشگوزەرانیەکەشی بەدەست نەهێناوە. بەڵام ئەگەر تەماشە بکەین ئینسان بە شکل و شێوەی خۆی وانەزانێت کە خۆشبەختی و خۆشگوزەرانی بە شکل و شێوەیە بە خانەدانیە بە دەوڵەمەندیە بە پلە و پایەیە ئەگەر بەو شێوازە تەماشەی ژیان و تەماشەی بەختەوەری بکەی زۆر خەرا لێت دەقەومێتن لەبەرەوەی پێچەوانەکەی ئینسان بە شێوەیەک خۆشبەخت و خۆشگوزەران دەبێتن کە وەکو گوتم ڕازی بێتن بۆی کە خوای پەروەردگار پێی داوە و دائیمەن ئینسان دەفەرمون ئەوەی کە خوای پەروەردگار پێی داوێت و بەکەمتریش ڕازی بە بۆی کە بەختەوەرترین ئینسان بی لە ژیانی خۆتدا. ینی برا بە ڕێزەکانی خۆم خوشکانی ئازیزم ئەگەر تەماشەی مێژووی ئەوانە بکەین کە سوود و قازانجێکی زۆریان بە بەشەریەت و بە دنیا گەیان بەڵام ینی ئینسانی وەکو بڵێ لە شکل و شێوەیاندا لە فەقیری و هەژاری و
لە بێدەرەتانی و لە ئەوەیاندا لەو پەڕی وەچی گوتی فەقیری و هەژاری و شکل و شێوە ناشیرن دابوون هەندێکیان. بەڵام لەبەرەوەی ئەوانە خۆشگوزەرانی و بەختەوەریان لەو شتە مادیە بچووکانە کۆنە کردبەوە تەماشەی بەرزیان دەکرد لە بەرەوەی خوای پەروەردگار بەرزی کردنەوە. بۆ نمونە عەتای کوڕی ئەبی ڕەباح، عەتای یەکێکە لەو عالمە بەرزانە کە عەبد بووە، ڕەشپێست بووە، لوتی بە لێوی سەرەوە وەنووسابەوە و شەل بووە و پرچیشی ینی پرچشی لول بووە وەکو دنکە مێوژان. بەڵام ئێستا کە دەڵێ عەتای کوڕی ئەبی ڕەباح هەموو خەڵک دەیناسێتەوەی کە عالم و زانا بێ. ئەحنەفی کوڕی قەیس بە حەلیم العەرەب مەشهورە، یعنی وەکو بڵێ عاقڵ و زانای عەرەبەکان. بەڵام پیاوێکی لاواز پشت چەماوە لاقی زۆر وەچی گوتی لاقی چەماوە بوون، لاقی زۆر باریک بوون، لاقی کورد بوون و خوای گەورە بە زۆر یعنی تەماشەی بوونیەی ئەو پیاوە دەکرد زۆر زەعیف بوو. بەڵام یعنی کەس شانی لە شانی نەدەدا. ئەحمەش کە بە هەر دەڵێ محەدیثی دنیا بوو، ڕەوانبێژ و قسەزانی دنیا بوو، بەڵام عەبد بووە و لە چاوی کەمبینا بوون، فەقیر و هەژار بووە، جلوبەرجی دڕا و جلوبەرجی جوانی دەبەنە کردووە و ماڵەکەی بەو شێوە نەبووە. یعنی ئەوانە گە بین باسی ئەو عالم و زانایانە بکەین کە بە شێوەیەک بوون، بەڵام ناو دەنجیان چۆن بۆ لەبەری دائیمەن ئینسان کە هەدەفی گەورە و بەرز کە لە حەڵقەی ڕابردوش باسم کرد سەرقاڵی ئەوە بێتن بەرز دەبێت، بەخوای گەورە بەرزی دەکاتەوە. تەماشای پێغەمبەرانیش کە عەلەیهیمو السەڵات وەسەلام، زۆربەی پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وەسەلام هەمویان بە یعنی زۆریان بە فەقیری ژیاون و لەگەڵەوەشدا ڕازی بوون بۆی خوای پەروەردگار بە قسمەتی کردوون و نەش دوعاشیان کرد بە پاڕابان و خوای گەورە دەیکردنە دەوڵەمەندترین ئینسان لەسەر دەم و زروفی خۆی. بەڵام زۆری پێغەمبەران هەموو پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وەسەلام شوانەتیان کردووە. بە پێغەمبەری ئێمەوەش عەلەیهی السەڵات وەسەلام داود عەلەیهی السەڵات وەسەلام حەداد بووە، زەکەریا نەجار بووە، ئیدریس خەیاط بووە کە ئەوانەش پێشەنجی خەڵک بوون. کەواتە ئینسان ڕازی بێ بەوەی کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بە قسمەتی کردووە و خوای پەروەردگار پێی بەخشیوە بۆی کە بەختەوەرینی خەڵک بێتن. خوای پەروەردگاریش دەفەرمێ نحن قسمنا بينهم معيشتهم في الحياة الدنيا، دەفەرمێ ئێمە ژیان و گوزەرانمان بەسەردا دابەش کردوون لە ژیانی دنیادا. کەواتە خوای پەروەردگار بە عیلم و زانین و حکمەتی خۆی ئەو ژیانەی ئەو دنیای بەسەردا دابەش کردوین. ئینسانی عاقڵ و ژیر دەبێ بە قسمەتی خۆی ڕازی بێ، بە بەشی خۆی ڕازی بێ بۆی کە ئەو ئینسانە بەخترین کەس بێ. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه. دەنگی کۆمەڵ ساباتێک بۆ ئارامی دڵان. فرۆشگای مەتین. فرۆشگای مەتین بۆ دابینکردنی پێداویستیەکانی خواردەمەنی و کەلوپەلەکانی تری ناوماڵ و شوشەواتی زۆر و زۆر. فرۆشگای مەتین ڕۆژانە تاکو و کاتژمێر 12 شەو بەڕووی کڕیارە خۆشەویستەکانی داکراوەیە. بەسەردانیکردنتان بۆ فرۆشگای مەتین کاڵاکانتان بە نرخێکی کەمتر بەدەستدێنن. ناونیشان سۆران شەقامی پێشەوە، تەنیشت پەیمانگای داتای ئەهلی. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارە تەلەفۆنەوە بکەن 0751 127 3909. فرۆشگای مەتین. مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق
بەرنامەی هۆشیاری تەندروستی. بەرنامەی هۆشیاری تەندروستی بەرنامەیەکی هەفتانەیە و بەشی ڕاگەیاندنی نووسینگەی سۆرانی ڕێکخراوی تەندروستکارانی کوردستان پێشکەشی دەکات. ئەم بەرنامەیە دەبێتە فەرهەنگێکی تەندروستی بۆ تەندروستبوونی خۆت و دەوروبەرت و گرنگی جەستەی خۆت بۆ دەخاتە ڕوو. بۆ خۆپاراستن لە نەخۆشیەکان و بەرچاوڕوونی تەواوت پێشکەش دەکات و هۆکارەکانی توشبوون بە نەخۆشیەکان دەستنیشان دەکات و چارەسەری تەواوی نەخۆشیەکان دەخاتە ڕوو. بەرنامەی هۆشیاری تەندروستی. بەرنامەی گوڵستان. گوڵستان بەرنامەیەکی هەفتانەی دەنگی کۆمەڵ ڕادیۆی سۆرانە هەموو ڕۆژانی سێشەممە لا پەخشی سەر لە ئێواران پێشکەشتان دەکرێت. لە بەرنامەی گوڵستان پرسیار ئاراستەی بەشداربوانی بەرنامە دەکرێت و تۆی بیسەریش دەتوانی پەیوەندی بکەی و وەڵامی پرسیاری بەرنامە بدەیتەوە. لە کۆتایی بەرنامەش تیر و پشک بۆ بەشداربوانی بەرنامە دەکرێت. بەرنامەی گوڵستان. بەرنامەی پرسیار لە ئێوە وەڵام لە زانایان. بەرنامەی پرسیار لە ئێوە وەڵام لە زانایان دەروازەی شەریعەتی بێگەردی ئیسلامە و مینبەری زانایانی میحرابی مزگەوتەکانی کوردستانە بۆ باگابوون و شارەزابوون لە بوارە جۆرەجۆرەکانی شەرعدا و ڕەوینەوەی تەم و مژوگومانەکانی سەردڵەکان. بەرنامەی پرسیار لە ئێوە وەڵام لە زانایان دەروازەی خۆی دەکاتەوە بە ڕووی بیسەرانیدا تا لەم دەروازەیەوە خەرمانی معریفە و تابلۆی بەختەوەری ژیانی دنیا و دواڕۆژ بەرەو لووتکەی کامەرانی بەڕێ بکات. بەرنامەی پرسیار لە ئێوە وەڵام لە زانایان کەشتی ڕزگاری بە زانستی شەرعی و دەستکەوتنی وەڵامەکانتان بەڕێ دەکەوێت. لە بەرنامەی پرسیار لە ئێوە وەڵام لە زانایان پرسیار بکەن و وەڵام وەربگرن. ئەم بەرنامەیە ڕۆژان یەکشەممە و دووشەممە و سێشەممە لە دەنجی کۆمەڵ ڕادیۆی سۆران کاتژمێردەی سەر لە بەیانیان دێتە خزمەتتان. چاوەڕوانی پرسیار و سەرنج و تێبینیەکانی ئێوەی بەڕێزین. بەرنامەی پرسیار لە ئێوە وەڵام لە زانایان. دەنجی کۆمەڵ لەگەڵتانە لە هەموو کاتەکانی ژیاندا. دەنجی کۆمەڵ. دەنجی کۆمەڵ. دەنجی کۆمەڵ. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسوله الأمين. سڵاوی خوای گەورەتان لێبێت بیسەرانی بەڕێز و خۆشەویست. خۆشحاڵم لە ئەڵقەیەشتر بە خزمەت ئێوەی خۆشەویست دەگەمەوە لە بەرنامەی ژیان لەگەڵ هاوڵاندا بە هیوای سوودبەخشین بۆ خۆم و ئێوەی ئازیز و زێڕە زامەندی خوای گەورە بێت. خۆشەویستان بەردەوام ئەبین لەسەر ژیاننامەی ئەبوبەکر سەدیق. هەروەکو لە ئەڵقەی ڕابردوو باسمان لە چۆنێتی ڕزگارکردنی ئەو بەندانە کرد کەوا لە ژێردەستی گەورەکانیاندا ئەچەوسانەوە بەهۆی موسڵمان بوونیان و ئازار ئەدران. لەوانە چەند نمونەیەکمان هیناوە و یەک لەوان کەوا نمونە هەرە دیارەکان بوو ئەویش بیلالی حەبەشی بوو. بەڵام قوڕیشەکان بە ئازاردانی مسلمانان نەوەستان و تەنانەت نەک تەنها بەندەکان بەڵکو ئەوانەی زانیان کەوا مسلمانێتیان ئاشکرا کردو و کاریگەریان لەسەر خەڵکەیە زیاتر ئازاریان ئەدا. یەکێکی تریش داوانە ئەبوبەکر سەدیق بوو. ئەشکەنجە و ئازار لە ئەڵقەکانی ڕابردوو باسمان کرد چەندین ئەشکەنجە و ئازاری دی بەدەستی قوڕیشەکان. هەر بۆیە بڕیار ئەدا و کۆچ بکات شاری مەکە بەجێ بێڵێت بۆ شوێنێک بچێت کەوا بتوانی خواپەرستی تێدا بکات بە ئازادی.
وەکو پێشەکێک خۆشەویستان لە کۆچکردنی ئەبوبەکر سەدیق ئەبوبەکر سەدیق ڕەزا و ڕەحمەتی خوا لەسەر بێت دوو جارێکیان بۆ حەبەشە و جارێکیان بۆ مەدینە کۆچ دەکات کە یار و هاوڵی پێغەمبەر ئەبێت درودی خوا لەسەر بێت بەڵام لە بۆ حەبەشە لە ڕێگادا یەکێک لە کەسایەتەکانی عەرەب ئەو کاتی ئیبن دەغەنە ئەیجارێتەوە و داڵدەی ئەدات کەوا کۆز نەکات و ئەویش بە داڵدەدانی ڕازی ئەبێت و خەڵکەکەش قوڕیشەکانیش ڕازی ئەبن هەروەکو عایشە ڕەزا و ڕەحمەتی خوا لێسەر بێت دەفەرمێ لەوە تیفام کردووە و من بزانم باوکو دایکم هەردەم ئایندار بووینەوە هەردەم ئاینیان هەبووە هیچ ڕۆژێکیش نەبووە کەوا پێغەمبەری خوا درود و سەلامی خوا لەسەر بێت سەر لە بەیانیان و ئێواران نێت بۆ ماڵمان بەڵام پاش ئەوەی ئەوان دووچاری ئەم ئازان و ناڕەحەتی و ناخۆشیە ئەبنەوە بۆی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوا لەسەر بێ خۆی کۆ ئەکاتەوە و بەنیازی کۆچکردن بۆ بەرەو وڵاتی حەبەشە تا دەگات بە بەڕەکوڵغەمات کە لە ڕێی یەمەن بوو دەرێندا دەگا بە ئیبن دەغەنە وەکو وتمان کە گەورە هۆزی قاڕەب بوو پێی گەیشت و پێیوت بۆکوێ بۆ بەنیازی چی و بۆکوێ ئەڕۆی ئەی ئەبوبەکر ئەبوبەکرش لە وەڵامدا فەرمێت گەلەکەم دەرم دەکەن و ئەمێت بگەڕم بە زەویدا و خۆم بپەرستم لە ئیبن دەغەنە پێی ئەڵێت نمونەی تۆ ئەی ئەبوبەکر نابێ دەربچێت و نابێ دەربکرێت چونکە تۆ هاوکاری نەداری و سیلێ ڕەحم بەجێ دێنی و هەروەها ئازاری هەمووان هەڵدەگریت و میوان دۆست و یارمەتی دەری ڕاستیەکانی لە ڕووداوەکان من بەرگریت لێ دەکەم بگەڕێرەوە لە وڵاتی خۆتدا خوای خۆت بپەرستە بەڵە خۆشەویستان هەر لە پێشتریش باسمان کرد هەر لە سەردەمی پێش موسڵمان بوونیشی ئەو سیفەتە جوانانەی کە ئیبن دەغەنە بە ئەبوبەکر ئەڵێت هەمووی تێدا هەبوون بۆیە کەسێک ئەم هەموو سیفەتە جوانەی هەبێت بەڕاستی ناو کۆمەلگا جوانەکە ناو کۆمەلگا بەدەست ئاماژەی لە بۆ ئەکرێت و کەوا ئەم سیفەتە هەرە سیفەت جوانەکان ئەگەر مسلمانیش نەبووی کە پێشتریش ئەم سیفەتە جوانانەی هەر هەبوون بەڵام کاتێک کە مسلمانە بێت سیفەتەکان زیاتر گەشە ئەکەن بۆیە کاتێک ئەبوبەکر لە ڕێگا ئەگەڕێتەوە ئەم کۆچە تەواو ناکات واتە بۆ حەبەشە ناچێت و ئەگەڕێتەوە لەگەڵی بندەغەنە هاتەوە ئەویش پێکەوە گەڕان بەسەر گەورەکانی قوڕیشدا و پێوتن وێنەی ئەبوبەکر نابێت دەربکرێ و نابێت دەربچێت ئایا کەسێک دەردەکەن کەەوە هاوکاری نەداران ئەکات سەر لە خزم و کەسوکاری ئەدا سیلەی ڕەحم جێبەجێ ئەکات وە لەگەڵ هەمووان ئازار ئەچێشێت میوان دۆستە و یارمەتی هەژاران ئەدات چۆن ئەکرێت کەسێکی وا دەربکرد خۆشەکانیش ئەم بەرگریە و داڵدەدانەی ئیبن دەغەنەیان قبول کرد پێیان وت بەڵام بە مەرجێک لە ماڵەکەیدا خواپەرستی خۆی بکات و خواناسی خۆی بکات و نوێش بکات و قورئان بخوێنێت و بە ئارەزوی خۆی لە ماڵی خۆی ئەتوانێت بەڵام ئازارمان نەدات بە ئاشکرا بیکات یاخود بێت لە دەرەوە لە ناوبەیت لە شوێنەکانی تر بۆ ئەوەی کەسی تری لەگەڵی نەکەوێت و یاخود باوەڕی پێنەینن ئەوە بوو لەو ڕۆژەوە ئەبوبەکر ئەمەی قبول کرد و لە ماڵەوە دانیشت و بەڵام لە لایەکی ماڵەکەی وەکو مزگەوتێکی بچوو ژوورێکی زیاد کردەوە و وەکو مزگەوتێکی بچوو تێدا قورئانی خوێند و نوێژیە کرد و قورئانەکەش زۆرجار بەدەنگ ئەخوێند و لە کاتی قورئان خوێندنیش وەکو ئەوی باوە زۆر دەگریا ئەبوبەکر سەدیق بۆیە خەڵکانێکی زۆر گوێیان لێ دەبوو کاتێک لای ماڵیان داڵەت ئەبوون کاریگەری ڕاستەوخۆی لەسەریان هەبوو ئەبوبەکر سەدیق چونکە کەسێکی زۆر دڵناسک بووە لە کاتی قورئان خوێندنەوە وتمان زۆر ئەگریا کاریگەریکی زۆری لەسەر خەڵکەکان هەبوو کەوا گوێیان لێ ئەبوو ئەوانیش دووبارە سەرانی قوڕیش چوون وەلای ئیبن دەغەنە و ترسان وتیان ئەگەر بەو شێوە بێت ئەوا ژن و منداڵەکانمان هەمویان وەکو قسەی خۆیان لایەنەدا لەسەر دینی ئێمە هەمویان هەڵ ئەدێرێت بۆیە ئەومان لەژێر سایەی تۆدا قبول کرد دەبێ ئێستاش بچێت ئەم کارە تەرک بکات ئەگەر نام سایەکەی ئاخود لە ئێمە قبوڵی ناکەین و ئەوە دیارە ژێر سایەکەی شکاندووە هەر بۆیە ئیبن دەغەنە ئەچێتە لای ئەبوبەکر وەکو دایکمان عایشە ڕەضا ڕەحمەتی خوا لەسەر بێ فەرمێت ئەڵێ ئیبن دەغەنە هات بۆ لای ئەبوبەکر و پێی وت خۆت باش دەزانێت من لەسەر چی لەگەڵ تۆڕێک کەوتم
کەوا چۆن داڵدەت بدەم بەو شێوەیە کە ڕێککەوتن یان لەسەر ڕێککەوتنەکە بەردەوام بەو شێوەیە کە ڕێککەوتن یاخود سایەکەم بدەوە یا ئەو لەژێر سایە من وەرە دەرەوە حەز ناکەم عەرەب پێم بڵێنکەوە ناپاچیم کرد یان لەگەڵ ئەو کەسێک کە بڕیاری پاراستنمدا بوو بۆی ئەو بەکریش سایەکەی پێ ئەداتەوە بڵێ من سایەکەم بۆ گێڕایتەوە هیچ پەیوەندی بەمەوە نەما و ڕازیم بەژێر سایی خوای عەزەوەجەل هەر کە لەژێر سایی بندەغەنە چۆ دەرەوە مەبەستمان کە ئەو بەکرد لەژێر سایەکەی هاتە دەرەوە لە کاتێک پاڵیدا بۆ بە دیواری کەعبەوە یەکێک لە جاهیلەکان یەکێک لە نەزانەکان خۆڵی کرد بەسەریدا و لەو کاتیدا وەلیدی کوڕی مغیرەیە هەندێکیان ئەڵێن کە عاسی کوڕی وائیل بووە بەلای ئەو بەکردا دێت و پێی ئەڵێت نابینی ئەم جاهیلە ئەم نەزانە چی لێکردم وتی تۆ خۆت بەخۆت کردووە ئەویش دەیوت ئەی خۆیان چەند بە ئارامی ئەی خۆیان چەند بە ئارامی بەردەوام ئەو قسەی ئەکردەوە بەڵێ خۆشەویستان لێرەدا کۆمەڵێک لەو ڕووداوەدا کۆمەڵێک بڵێن پندوانەی گرنگی تێدایەکەوە یەک لەوانە ئەو بەکر و هەروەکوتمان زۆر بەڕێز بووە لە ناو هۆزەکەی و چەندین جار ئەمەمان دووبارە کردەوە لەلایەن قوڕیشەکانیشکەوە باوەڕیان بە ئاینی ئیسلام لێی نابوو هەردەم پلۆپایی گرنگی تایبەتی خۆی هەبوو بۆیە داڵدەی ئەدەن و بەردەوام حەزەکەن لە ناویاندا بمێنێتەوە هەرچەندە لەسەر ئاینیوانیش نەما بووە لە نمونەی ئێبن دەغەنەوە دواتر کە سایەکەی ئەجێڕێتەوە یەکێشتر لە پندەکانی تر جارێکتریش هەر لەم بەرنامەی ئاماژەمان پێکردێکەوە توێشی ئەو بەکر لە بانگوازەکەیدا تەنها قورئان بووە قورئانی پیرۆزی زۆر دەخوێندەوە و زۆر کاریگەری لەسەر هەبوو و چونکە کاری پێکرد و بە تەسیر و بەگریانەوە دەگریا لە کاتی قورئان خوێندنەکەیەوە کاریگەری هەبوو بۆ زۆر کاریگەریشی لە لایەنی بەرامبەر ئەکرد هەردەم لایەنی بەرامبەری بەهۆی قورئان خوێندنەکەیەوە زیاتر لێ نزیک بۆ حەزی ئەکرد کەوا گوێ لێ بگرێت و ئەمە زیاتر وایە کرد کەوا ژمارەی موسڵمانان زیاد ببێت بەڵێ خۆشەویستان لە بەشی دوین بەرنامەکەمان ئاماژە بە بەشێک لە کۆچی ئەبوبەکر سەدیق و هاوڵبوونی لەگەڵ پێغەمبەر نوری خوا لەسەر بێت بۆ مەدینە ئەکەین چونکە بەڕاستی ئەم کۆچە کۆچێکی گەورە بوو و هەروەها ئەم کۆچە ئەم پلێژی گەورە بوو کەوا هاوڵی پێغەمبەر بێت لەم کۆچکردنەیدا کاتێک قوڕیشەکان ئازار و ئەشکەنجەی موسڵمانەکانیان زیاتر ئەکرد تونتریان کرد بۆیە ناچار موسڵمانەکان بە دوای و پێغەمبەر بە دوای پەناگەیەک گەڕا بۆ ئەوەی موسڵمانەکان تێدا سەلامەت بن و هەروە ئاینی پیرۆزی ئیسلام لەوێدا گەشە بکە و سەر هەڵدات و تیشتی بە هەموو دنیا بگات ئەو بوو چەند جارێک هەندێکیان کۆچیان کرد بۆ حەبەشە و هەروەها پێغەمبەرمان درود و خوا لەسەر بێت جارێک بۆ تائیف کە بەو شێوەیە خراپە دێوەڵامیاندایەوە ئەبوبەکر سەدیق زۆر حەزیە کردکەوە کۆچ بکات بۆ مەدینە کاتێک ژمارەیەک لە هاوڵەکان